خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش بکەین بەداخەوە ڕۆژژمێرەکانی گەلی کورد هەمووی یان زۆربەیان پڕن لە نەهامەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی بردومانەوە پێشمەرگەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی غەزەڵ مەولان شەهید بوو. ئێمەی گەلی کورد ئەگەرچی چەوسێنراوینەتەوە و دابەش کراوین بەسەر چوار پارچەدا، بەڵام هێندە ئازا و بەغیرەت و چاونەترسین لە تۆمەتبارکردنی یەکتر و شکاندنی یەکتر پێش هەموو شتێک دەستمانەچێتە یەخەی یەکتر و ئەتوانین تا سیخنکاندنی یەکتر لەگەڵ یەکترا بڕۆین. ئەمە ئیتر ناوی لێنین زۆر بە سادەی نەکبەتیەکی میلەتی کووردە، نەهامەتیەکە، دەردێکی کوشندەیە چییە؟ واوێ ناکرا کە ئەم شەهیدە وەک پێویست دەرگای لێ نەکراوت، بەڵام ڕۆژ بە ڕۆژ ڕاستیەکان ڕوونتر دەرەکەون. بۆ سلێمانیە کە خەڵکی هەر چوار پارچە لێرە بە ئارامی ئەژین، تۆ کە ئەچیتە شەقامی سالم یان شەقامی پیرەمێر یان یەکێک لە چایەگە خۆیتەوە، ئەوەی تەنیشتت نازانی خەڵکی ئامەدە یان قامیشلۆ یان مەهابات و سنەیە یان هەولێر و دهۆکە و بۆ کەشوهەوایەکی ئازاتر لێرێ نازانی. وەختێک کە ئەبێتە خزمەتکردن ئەوەی کە پێش هەموو شتێک خۆڵێک یان پیسێک لەسەر شەقامەکە فڕێ ئەدات نەمامێک ئەنێژێت، ڕەنگە ڕۆژهەڵاتی بێت سلێمانی خۆشترەوێ لە سنە، ڕەنگە ئامەدی بێت سلێمانی خۆشترەوێ لە ئامەد، چکە ئەزانێ خەڵکی سلێمانی ڕۆژهەڵاتیان یان سنە و مەهاباتیان خۆشترەوێ لە سلێمانی. خەڵکی سلێمانی و دانیشتووی سلێمانی قامیشلویان حەسەکەیان عەفرین و کۆبانەیان خۆشترەوێ لە سلێمانی. ئامەد و وان و هەموو شارێکی کوردستانیان لە خۆیان خۆشترەوێ. بۆ بێ ئێمە لەسەر بابەتی ناڕاست بۆی حەزبێک بۆی شارێک بشێنین دڵی ئەوانەشی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دانیشتون و ڕاستیەکان وەک پێویست پێیان ناگا دڵی ئەوانیش بریندار بکەین. ئەمە چ ویجدانێکە، ئەمە چ پرسەنەتەوەییەکە. ئەمە جگەلەوەی کۆمەڵێک پرسی دیکەی سیاسی هەیە، پیاوێکی نەتەوەیی پێشمەرگە و نووسەر لە بەرنامەکەی ئێمە لە پانۆڕاما بەشدارە. فەرهاد سەنگاوی. باس غنی عن تعریف وانە وەکو عەرە بەڵێ سپاس ئەوەی منیش تعریف بوو. کاک فەرهاد زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتە. هەمیشە لە پرسەنەتەوەیەکانە من لەگەڵ جەنابتا گفتوگۆمە بێ ئینشاڵڵا. چیت هەیە لەسەر ئەو پرسە بە تایبەتی لە غەزەڵ مەولانەوە دەست پێ بکەیت؟ وەک هەمیشە سڵاو بۆ هەموو شەهیدان و شەهیدان تاجی سەری هەمووانن. ئەوەی کە پێویستە بیڵێین غەزەڵ مەولان شەهید بوو، بەڵام حاڵەتەکە واکەوتەوە. ڕاستە شەهیدان هەموو وەکو یەکن، ئەگەر سەرکردە بێ و سەرۆک بێت و پێشمەرگەیەک بێ یا کەسێک بێ یەک ڕۆژ خەباتی کرد بێ و لە پێناوی نیشتیمانەکەیە شەهید بوو بێ لە شەهید بوونە یەکسانن بێگومان. بەڵام ئەکرێ شەهیدێکە بێ کاردانەوە و تاودانەوەی زۆرتر بێ لە یەکێکی تر. هەلو مەرجەکە وا هاتووە شەهیدانەمە و یەکسانن، بەڵام ئەکرێ یەکێک دوایی یا پێشتر کاریگەری زۆرتر بوو بێ لە ژیانە یا لە شەهید بوونە کاریگەری زۆرتر بێ. ئەمە شتێکی ترە، یانەمە ئاساییە. غەزەڵ دۆخێک هاتە پێشەوە، دۆخەکە بەو جۆرە بوو کە شەهیدبوونی غەزەڵ زۆرتر دەنگیدایەوە، کاریگەریەکەی زۆرتر بوو، بەڵام کێشە ئەوە بوو لای منیش کە بەڕاستی کەم کەس زانی، بەو دۆخە کەم کەس زانی، ینی درەنگ زانیمان کە چی بووە، چۆن بووە، چی ڕوویداوە. بە حکمی کۆمەڵێ ئەو دۆخەی کە هەیە، ئەو هەلومەرجەی کە هەیە، ئەجینا هەموو ماڵێکی کوردستانی باشوور، هەموو شارێکی کوردستانی باشوور بۆ غەزەڵ شارە و ماڵە و خاکی ئەوە و هەموو کوردێک دڵتەنگ بوو بەوە. یەکێک لەوانە خۆم کە لە هەموو کەس ڕەنگە دڵتەنگتر بوو بێتم. کاک سەردار و کاک عەزیز ڕەوف و کاک هونەر دەستیان خۆش بێ کە کاک محەممەد ڕەوف دەستیان خۆش بێ کە ئەو کارەیان کرد. ئێمە نەمانزانی، ئێمە فریان نەکەوتین، ئێمە پێمان نەزانی، دەستخۆشیان لێەکەین، بەڵام با بزانن ڕۆژهەڵات ئەو ڕاستیانە بزانێت کە ئێستا لەمە دو ئەمەوێ باسی بکەم.
پێش هەموو شتێک ویستم سڵاو بنێرم بۆ شەهیدان و شعرەکەی خەزەڵ بخوێنمەوە اینجا سەر باس بەڵێ ئەمە ئەو شەهیدانن کە لەگەڵ خەزەڵا لە هاوکات لە باشوور شەهید بوون کە خەڵکی ڕۆژهەڵاتن خەزەڵ مەولان ئاکۆ ڕەحیمی ئومێد وەیسی نەدا میری سەمیرە ئەڵایاری شاهێن ئازەربەرین کاروان ڕەشیدی فەخرەدین مرادی ئیقباڵ ساڵحپور ڕۆحیان شاد کە سوکاری ئەم شەهیدانە خەڵکی ڕۆژهەڵات وا تێ نەگەن ئەمانە بەس خەڵکی ڕۆژهەڵاتن یا بەس لە فڵان حیزبن ئەمانە شەهیدی کورد و کوردستانن و ئەمە مەسلەیەکی نەتەوەیی و نیشتیمانی هەموو کوردێکە دروست ئەم شەهیدانە هیچ جیاوازیان نییە لەگەڵ شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ لەگەڵ شەهید فواد مستەفا سوڵتانی لەگەڵ سدیقی کەمانگەر لەگەڵ سمکۆی شکاک لەگەڵ هەموو مامەڕیشە لەگەڵ لەیلا قاسم ئەمانە هەموو لە پێناوی یەک قەزیە یەک کێشە یەک پرس شەهید بوون ئەمە نە شەهیدی حیزبێکن بە تەنیا نە شەهیدی پارچەیەکن نە شەهیدی باوکو دایکێکن ئەبێ ئێمە ئاوا بیر بکەینەوە بۆ ئەو مەبەستە هەر ئەو کاتە ئێمە شعرێکمان ئامادە کرد بە ناوی بۆ خەزاڵی کورد بۆ خەزاڵی کورد گوڵگوڵ هەڵوەرێ شاخ پیش و تەم گوڵگوڵ هەڵوەرێ شاخ پیش و خەم تفەنگ گوڵ بەدەم خەزاڵ گوڵ بەدەم هەر ڕۆژ لە کێوێ هەر شەو لە یاڵێ هەر ڕۆژ پرسەیەک لە سیاماڵێ خۆری ئاواتی نەتەوەی خەزەڵ نایشارێتەوە باروت و دووکەڵ ئەدەبی بوو کورت و پوخت و پڕمانە دەست خۆش کارەوێ بڵێم ئەو قسەی مام جەلالم بیر ناچێت کە جارێ بۆ خۆمانی باس کرد لە باسی شەهید جەعفەری شەفیعی و کاک سەعیدی وەتەندۆستا مام جەلال بە خۆمی وتی ئەمانەوێت لە داهاتوو کەوتی لە داهاتوو تێنەگەشتم بۆڵێ لە داهاتوو بەڵام ئێستا ئەزانم وتی لە داهاتوو ئەمانوێ نەخۆشخانەیەکی گەورە بە ناوی شەهید جەعفەری شەفیعیەوە دەستگایەکیش بە ناوی کاک سەعیدی وەتەندۆستەوە دا بمەزرێنین هیوادارم کاتی هاتبێ وردە ڕەنگە ئێستا ناتبێ بەس بەیانی ڕەنگە کاتی بێ تۆ چی زانیاری دەستکەوت پێت وایە بەڕێز کاک فەرهاد با هەندێک گفتوگۆکەمان ڕاشکاوانە بێ نەتەوە یانە بێ پێت وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی ڕێگر بێ لەوە ڕەنگە لە پێناو باڵانسی سیاسی لە ڕۆژ یەکەمەوە سەرۆکێتی نیشتیمانی کوردستان وتێتی ئێمە بەشێکنین لەو شەڕا نەلایەنگری ئێرانی نەلایەنگری ئەمریکا و ئیسرائیلین شەڕێکە و ڕوبەڕوومان بۆتەوە و بە هیواشین هەموو هەرێمی کوردستان بە دوور بێ لەو پرسە پێ دوا بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگر بێ لە ناشتنێک تیمارکردنێک هاوکاریکردنی شەهیدێکی نازداری وەک خەزەڵ سپاس من ئەمەوێ شتێک بڵێم کە خۆم شایەتی ئەو ڕووداوانەم و خۆمی تیا بووم ئەگەر لە باشووری کوردستان یەکێتی بۆ ڕۆژهەڵات و خەڵکی باشووری کوردستان بۆ ڕۆژهەڵات یا خەڵکی باشووری ڕۆژهەڵات و حیزبی دموکرات و کۆمەڵە بۆ خەڵکی باشوور و بۆ یەکێتی شتێک بکەن ئەمە شایانی باس نییە و پێویست بە باسکردن ناکە بەڵام من ئەبێ باسی کەم لەبەر دووهۆ یەکێکی کۆمەڵێ گەنج و کۆمەڵێ خەڵک پەیدا بوون کە ئەو سەردەمە لە ژیانە نەبوون یان مناڵ بوون و بەشێک لە ڕەخنەگرەکان دڵسۆزن بەس ئەم ڕووداوانە بەباشی نازانن بۆیە ئەبێ ئێمە هەمیشە ئەم شتانە باس بکەینەوە بۆ ئەوەی لە هەردوو دی و لە ناو نەتەوەکەمانە ئەو کەسانەی نەبوون یا گەنج مناڵ بوون یان نەیانزانیوە بیزانن لە ڕووخانی شایە یەکێتی ئەوەندەی لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتە پەلاماری سەربازگەکانی داوتەنانەت لە هەندێک شوێن ئیدارەی بۆ دانان و هاوکاریان کردن شەهیدەکانیش دیارن لە سرودەکانی کاک ناسری ڕەزازی خۆمانە باسی ئەوانە شەکا بەشێک ئەوە قۆناخێک دوای ئەوە خەڵکێکی زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتن بۆ لای یەکێتی لە ساڵی 1970 ئەوانە بوون بە ڕێکخستنی یەکێتی
کاتێک کە برایانی دیموکرات و کۆمەڵە کەوتنە سەرکار و کەوتنە سەر پێی خۆیان یەکێتی بە هەموو کوردەکانی ڕۆژهەڵاتی وت ئەوانیش حیزبی خۆمانن جیاوازیان نییە لەگەڵ ئێمە فەرمونون ڕێخستنەکانیشی تەسلیمی دیموکرات و کۆمەڵە کردەوتی ئەوانە شەر یەکێتی فەرقیان نییە لە جیاتی ئێمە لەوێ بن. ئەمە ساڵی 79 ساڵی 82 کە حیزبی دیموکرات خۆی یەکێتی ناو نابوو هێزی پشتیوان خۆیان نەزانن یەکێتی چی کردووە. لە شەیدکردنی شەید دکتۆر قاسملووە ئێمە ڕادیۆکەمان لە سەقز بوو ئەوەی ئێمە کردمان برایانی دیموکرات جوابیان بۆ ناردین بۆ سەقز نامەیان بۆ ناردین ئەڵێ سوپاسدانەکەین لە شەیدکردنی دکتۆر قاسملۆ ئەوەی ئێوە کردوتانە ڕادیۆکەی خۆمان بۆی نەکراوە. ئەو وەختە دەوڵەت هاتن پەلاماری ڕادیۆکەی ئێمەیاندا ئێمە ڕۆیشتین خۆمان شاردەوە تا مامجلال و ڕەحمەتی دکتۆر کەمال خۆشنا و کێشەکەیان بۆ ماوەیەکی دوور و درێژ چارەسەر کرد. اینجا ئێمە گەڕاینەوە سەر ڕادیۆکەمان. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە کاتێک کە جاری دووهەم برایانی دیموکرات و کۆمەڵە کەوتنە بەر پەلامار لە مەرزەکان لەوێ ئێمەیان ئاگدار کرد فریامان کەون یەکێتی خۆم بە زمانی خۆم لە زمانی منەوە خەڵکی شارەکان و خەڵکی دیەکانمان ئاگدار کرد بە خواردن بە کۆمەک بە پێویستی بە هەرچی لەگەڵ وڵاغ هێستر و وڵاغ بچن بۆ هاوکاری براکانمان. وای لێ هات برایانی دیموکرات و کۆمەڵە جوابیان بۆ ناردین بۆ ڕادیۆکەمان وتیان کاکرد نەجێ هەیە نانی تێبکەین نەجێ هەیە هینی تێبکەین ئەوەندەش وڵاغ هاتووە مەگەر بە بەتاڵی بگەڕێتەوە. ئەمە بۆ باسکردن نییە بەڵام بۆ ڕۆڵەکانی میلەتەکە بۆ بیرهێنانەوەیەکە بۆی بۆ پێی پەروەردە بن کە ئێمە لە هەر پارچەیەکی نیشتیمانە قەرزاری ئەوانی ترین بەڵام ئەوەستێتە سەر هەلومەرج و دۆخ. جاری وا هەیە هەجارێ مامجلال لەیودنان بە پارو دەخورێ جاری وا هەیە ئیشی ئەمڕۆ مەجبوری بەیانی بیکەی. ئەمە خەڵکی سیاسی و خەڵکی هوشیار تێئگا بەڵام خەڵکی بە سۆز و عاتیفی ڕەنگە لەمە تێنەگا. کەواتە ینی ئەمە شتێک ناهێڵێتەوە بۆ ئەوە ئەمە تۆ بڵێ ئێستا شتێکی تر هەیە باسی بکەم زۆر پێویستە. من خۆم لە سەدا هەشتای گلەیەکانم لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پەیوەندی بوو لەسەر نەرمە نەرمەی سیاست بوو لەگەڵ پارتی بەڕاستی بەڵام ئەتوانم بڵێم ڕەخنە لە یەکێتی بگرم بڵێم لەسەر زۆر شت گلەیم لێ هەیە بەڵام لە خیانەتی نەتەوەی و نیشتیمانیە کەس ناتوانێت پەنجە بۆ یەکێتی درێژکە لە خیانەتی نەتەوەی و نیشتیمانیە و یەکێتی درێخی نەکردووە لە هەر چوار پارچەی کوردستان و ناشیکە بە ئێستا شۆ بە بڕداوەکانی ئەم سەردەمەشەوە کردووە نەیکردووە نایکە شتی تر هەرچی ڕخنەتانێ قوبوڵمە شتی ناوخۆی مەسەلەن لەسەر خزمەت گوزاری لەسەر پەیوەندی لەگەڵ بەڵام ئەوەیان ممکن نییە. ئەمە یەک دووهام لەم حاڵەتەی کە ڕوویدا ئێمە زۆرمان نەمانزانی بگرێ یەکێتیش نەیزانی. من سوپاسی نەخۆشخانەی شۆڕش و نەخۆشخانەی فاروقەکەم کە بە ئەرکی خۆیان هەستاون بە تەواوی 3 بریندار دوانی لەگەڵ خەزەڵخانە 3 کەس بوون براونەتە نەخۆشخانەی شۆڕش دوانەکەی تری ئێستش لەوێن. خەزەڵخان چارەسەر نەکراوە چارەسەری سەرەتاییان بۆ کردووە وتوانە باقی چارەسەرەکە لای ئەمە نیە بیبن بۆ شوێنێکی تر بەپەلە بەڵام ئێستش دوو بریندارەکەی تر کە هاوڕێی خەزەڵ بوون ئێستش لە نەخۆشخانن. نەخۆشخانەی فاروقیش کارەکەیان جێبەجێ کردووە بەڵام کاریگەری برینەکە یا کاریگەریەکە لە دەسەڵاتان نەبووە. ئەمە لە 100% هەر خەستەخانەیەک هەر کەسێک هەر مزگەوتێک هەر لایەک لە بەردەم حاڵەتی نەخۆشی و چارەسەرا دەبێ یاسا شەرع پۆلیس حکومەت دەوڵەت دەسەڵات دەستە و نەزەر بوەستێ لە بەردەم چارەسەرکردنی نەخۆشێک یا بریندارێکە. دوایی لەوانەیە پێویستکە لێکۆڵینەوە لەسەر و بابەتە بکرێ شتێکی ترە بەڵام نابێ هیچ کەسەوە ڕەت بکاتەوە. ئەوە شتێکی ئینسانی ئەخلاقی بەهاییە. کاک فەراد هەندێک جار مەسەلەن سلێمانی خۆت لە پرسی ڕۆژاوی کوردستان سلێمانیت بینی هەموو کوردستان بەڵام لێڵیەکە بوو لەو بابەتەیە بەدەستیان قەس هەندێک کەس ویست پەلاماری سلێمانی بدا سلێمانی کوردایەتی ناکا بۆ کەزی شەڕڤانێک ملیۆنان کەس لە سلێمانی هاتە سەر هێڵ بۆ شەهید بوونی شەهید غەزەڵ کەس قسە ناکە بەڕاستی ئەمەکان جیاوازە سلێمانی کوردایەتی ناکە دۆخەکە جیاوازە سەیریکە من خۆم 3 جار نامەم نووسیوە بۆ نەخۆشخانەی شۆڕش بۆ نەخۆشی خەڵکی ڕۆژهەڵات کە پێشمەرگەش نەبووە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە دۆخی تەندروستی خراپ بووە
پێم وا بۆ پێویستی بە یارمەتی هەیە نامم بۆ نووسیوە تەلەفۆنم بۆ کردو بۆ نەخۆشخانەی شۆڕش زۆر بە خۆشحاڵی و توانە بینی ڕێخینە سەر چاومان چوون بۆ ئەوێ عیلاجەکەشیان بۆ کردوون من خۆم 3 کەسم نردووە خەڵکی ڕۆژەڵات ڕەنگە خەڵکی تریش دەیان جارچوو بێ یا نردبێتی ئەمە قسەیەکی ناڕاست و نادروستە ئەمە بە جارێک ناڕاست و نادروستە هەتا من پێم وایە لە هەولێریش دەسەڵات لە هەولێریش ئەوە مردانە ئەچێ بە پیر بریندارێکە و بە پیر شەهیدێکەوە هەتا پارتیش مردانە ئەچێ بە پیر بریندارێکەوە شەهیدێکەوە ئەمە قەزی حیزبی و سیاسی و ئەوانە نییە ئەکرێ کەسێک یا لایەنێک بابەتێک بقۆزێتەوە ئەمە جیاوازە بەڵام من برا دۆستێکی خۆشەویستی ڕۆژهەڵاتمان بە سوعبەتەوە بە منی ودوتی زۆرتان کرد بۆ ڕۆژئاوا بەڵام ئەوەتان نەکرد بۆ ڕۆژهەڵات وتم با زۆرمان کرد بۆ ڕۆژهەڵات تۆ نەتزانیوە وتی چۆن کەی چۆن وتم ئەوەی بۆ ڕۆژ ئاوامان کرد ئەی بۆ کێیە بۆ ڕۆژهەڵاتە بۆ باکوورە بۆ ڕۆژهەڵاتیشە ئەی ڕۆژئاوە ڕۆژهەڵات نییە یعنی یەک نەتەوە نیشتیمان نین اینجاوتی ڕاستەکەی داوای لە بردنەکەم بۆیە بەڵام شت هەیە ڕەنگە نەتوانی بە پەلە بیکەی شت هەیە ڕەنگە نەتوانی بە ئارەزووی خۆت بیکەی شت هەیە من باشووریش و یەکێتیش باشوور هەموو کوردستانی باشوور یەکێتی و خۆشم زۆر جار بە بارمتە ئەزانم خۆم بە بارمتە ئەزانم مەسەلەن لەم شەڕانەی کە ڕوویدا لە مانگی ڕابردووە دووسێ دەستگای ڕاگەاندن تەلەفۆنیان بۆ کردم وتم ئیستا قسە ناکەم وتیان بۆ وتم دوای بابەتەکە قساکەم با بزانین بابەتی جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران نەگاتە چۆ کۆتایەکەی قسەی خۆمەکەم بەس ئێستا قسە ناکەم وتی بۆ نایکەی وتم دوایی ئەڵێم بۆچی نەم کردووە جار و هەیە تۆ بارمتەیت یعنی مەسەلەن من ڕەنگە قسێ بکەم ڕووداوێک بێتە پێشەوە بڵن کاکە خەتای تۆ بۆ وادوت و وات کردو ڕەنگە ڕاعاتکردنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بێ بۆی ئەوان پارێزراوتر زۆر شت هەیە ئەمە بە ئاسانی نییە خەڵک حکم کەسێک بێت و حکمدا بڵێ ئەوە بۆ وابێ ئەبوو وابێ دوایی ئێمە لە شاخە مەسئولیەتەکەمان کەمتر بوو وەکو مەسلەی سەڵت و خێزاندار ئیستا کە تۆ سەڵتی ئەرکەکەی سەرشانت مەسئولیەتەکەت جۆرێکی ترە ئەتوانی ڕەنگە زۆر شت بکەی زۆر بێباکی بەڵام کاتێک کە ماڵ و خێزانە دەبێ و مناڵە دەبێ سیرەکەی مەسئولیەتەکە ئەگۆڕێ یەکێتی و دیموکرات لە شاخە سەڵت بوون ئەم شاخەنا ئەوی تر ئەم بەنابەردەنا ئەوی تر ئەم شەڕەنا شەڕێکی تر بەڵام کە تۆ دەیتە شار مەسئولیەتت لەسەر شانە یعنی خۆی یەکێتی حتا یا پارتیش خۆ کاتێک کە تۆ هەولێر و دوهۆک و سلێمانی و کەرکک و گەرمیان و کوێستانت لە ملە بە ملیۆن خەڵکەوە خۆ ئاسان نییە بە ئارزوی خۆت قسە بکەیت و شەڕ بنیتەوە قڕە بنیتەوە و دیفاع لەو بکەیت دیفاع لەو بکەیت ئەمە مەسئولیەتە ئەمە ینی کاری شعرێک نییە کە تۆ بێنووسی کاری وتارێک نییە کە تۆ بێنووسی کارەکەی تۆ پەیوەستە بە ژیانی ملیۆنان کەس ئێمە هەتا لە ڕۆژهەڵات ئێمە لە زۆر حاڵە گلەیان لێ ناکەین بڵین بۆ وایان نەکرد بۆ وایان نەکرد خەڵکی ڕۆژهەڵات بۆیە ئەمە ئەوەستێتە سەر دۆخ و هەلومەرج و تێگەیشتن ئەکاتە ینی ئەوە نییە بابەتێک بێ پەیوەندی بەوە بێ بە ئارەزوو سلێمانی نا سلێمانی چۆنە مەسەلەن سلێمانی کەرکک هەولێر دهۆک هەموو شاری هەڵەبجە هەموو پارێزگا و شاری تێکۆشەری کوردستانن جاران دیالە و تکریت و مووسڵیش کوردستان بوو 100 ساڵ لەمەوە پێشیستە کەس باسی ناکە ئەمانە هەموو وەکو منوتۆن هەموو وەکو ڕۆژهەڵاتن کرماشان بۆ من وەکو سلێمانیە سلێمانی بۆ من وەکو کەرکووکە کەرکوو وەکو ئامەدە ئامەد وەکو کۆبانیە ئەو کەسانی ئەڵێن ئێمە کوردین ئەبێ بزانن کوردبوون ئەم شتانەیە ناسیۆنالیزم و ناسیۆنالیستی ئەم شتانەیە بەڵێ بەڵام هەندێک وەکو جەنابەت فەرمووت هەندێک دۆخ ڕەنگە ڕێگە نەدا من بێم وەکەوەی کە بە ڕۆژاوام کرد بە ڕۆژەوە بەمانایەوە نیە کە من بەدڵم بێ ئەوە کاتی دێ ئەتوانین بە ئاسانی باسی ئەوە بکەین کە چۆنە بەس ئەوە با چاوەڕێی کات بکەین بەڵێ بەڵام گرنگەوێ و پەیامە بگات یان زۆر جار ئەوترێت ینی هەندێک دەستی ژەهر لە نێو ملەتەکەمان هەیە کاک فەرهاد ئەڵێ ئەوە مثلەن خەڵک لە فلان شوێنە خانوو نادا بە خەڵکی ڕۆژهەڵاتیان دڵیان ئازارەدایان ینی هەندێک پەیام دروست بێت جا هەندێک خەڵکیش لە ئەوروپاوە خۆی عاتفیەکە یان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە خۆی عاتفیەکە ئەڵێ نا ئەوە چۆن قبوڵیەکەین و ئەوانە جاشنەوە ئەبێتە تەخوینێکی نەتەوەی سەیرەکەی بابەتەکە من برادرانی ڕۆژهەڵات 2-3 سعات لەمەوە پێش تەلەفۆنیان بۆ کردم حیزبەکانی ڕۆژهەڵات تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئێمە هەتایە سوپاسگوزاری سلێمانین سوپاسگوزاری خەڵکی باشوورین
هەزاران و ملیۆنان کورد هەیە لە باشوورە زۆر دڵسۆزن ئێمە باشوور بە ماڵی خۆمان نەزانین سلێمانی بە ماڵی خۆمان نەزانین ئێمە قەرزاری سلێمانین پێشەوەی بێمە ستۆدیۆ پیان وتم لە جیاتی ئێمە وەکو حیزبەکانی ڕۆژهەڵات بڵێ حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن ئێمە قەرزاری سلێمانی و باشوورین ئەمە قسەی ئەوانت داوایان لێ کردم کە بیڵێت ئەوە بیرم چوو لە پێشا بیڵێم بۆیە ئەو دەنگە نەشارەزایانە ئەو دەنگە نەشازانە پێویستە بزانن کە کاکە ڕەحم بەو میلەتە بکەن ئەو میلەتە میلەتێکی مانووە ئەو میلەتە لە ناو کارەساتایە ئەو میلەتە من شتێکی ترەڵێم با هیچ کوردێکوان نەزانێت کورد لاوازە با هیچ کوردێکوان نەزانێت کورد بێکەسە کورد وەکو نەتەوەیەک تا ئێستا بربەرەکانی کردووە لەگەڵ هەموو دەوڵەتانی گۆی زەمین هەموو دەوڵەتانی گەورەی دنیا لە ماوەی 100 ساڵی ڕابردووە پشتیوانی ئەم چوار وەکیلەیان کردووە عێراق و ئێران و تورکیا و سووریا دژ بە کورد بە تەنیا بووە هەموو سەرزەمین لەلایەک بووە یعنی ئەمە وەکو هینەکەی لێ دێوتی ئەرزی هەڵگرت هەتا ناوکی وتی من هێزم تیان نەماوە و من نەخۆشم نەمتوانیوە بەردێکی بچووک هەڵگرم وتی کاکە تۆ گلەی چیەکەی تۆ ئەرزت هەڵگرتووە هەتا ناوقەدت ئەو بەردە بچکۆلە ئەرز بووە ئێمەش تا ئێستا شەڕمان کردووە لەگەڵ هەموو گۆی زەویە ئێمە چۆن بێهێز و ترسنۆک و لاواز و بێهێزین ئێمە لەگەڵ سەرزەمینە بەرەو ڕوو یەکوەستاوین هەتام دەقەیە بەبێ کەسیش بەتەنیا کەواتە حەق نییە مەسەلەن ئەو دەنگانەی براز بکرێن گویان لێ بگیرێ کابرا ئاچێتە مەسەلەن ئاسانە بڕۆ لە سۆشیال میدیا خۆتە زانین جاران قورستر بوو تا دەنگێکە گەیشت پامێکە گەیشتە چێ ئەڵێەوە نەخێرەوە بە ئەوەی کە لەمێش ئایدۆلۆژیەکەی یان ڕەنگە هەندێک کەس لە پێناو چەند سەد دۆلارێکەوە بکە بەڕاستی ئەمە غەدر نییە زوڵم نییە لە پرسە نەتەواتێکە لە پرسە ناسیۆنالیشەواشەکردنە ئەمە ساردکردنەوەی خەڵکە ئەمە چاندنی دووبەرەکیە ئەمە چاندنی دوژمنایەتیە بەشێک لەوانە ناڵێم هەمووی بەشێکی لە نەزانی و نەشارەزاییە بەڵام بەشێکی دەستێکە و بە ئارەزوو بە مەبەست و بە پلانە شتاناکە ئەجینا سلێمانی کوێ و سەقز کوێیە سلێمانی کوێ و سنە و هەمەدان و کرماشان کوێیە خوڕەمشار کوێیە بۆ تۆ پێدوانە من لە دۆستم هەیە لە خوڕەمشار لە نزیکی شیراز و ئەوانە تەلەفۆنم بۆکە ئەڵێ ئەمە بە شانازیەوە کوردی یعنی کورد و کوردستان لەوە دەرچووە تازە بڵێ کوردستان کوێ و کورد کوێیە بلوچ ئەڵێ من کوردم 20 میلیۆنن 30 میلیۆنن ئەڵێن ئێمە کوردین بە شانازیەوە کتێبیان هەیە سەرکردەکانیان هاوارەکەن لە قەبی کورد بە پاشناوەکانیانەوە سەردارخان کورد بلوچ کورد هەمووی ئاوایە مەسلەی کورد لەوە دەرچووە بە قسەیەک بە دیعاەک بە پروپاگەندەیەک بەڵام خراپە کورد خۆی وابکە ینی تاکوتەراهن کوردن ئەم قسانەکەن ئەمە کارێکی خراپە ئێمە شانازیەکەین بە هەموو کوردستانی گەورە بە هەموو پارچەکان بە هەموو شەیدەکان من لێرەوە پێشنیارەکەم پێشنیاز دەکەم بۆ هەموو حیزبەکانی کوردستانی گەورەش یەک ڕۆژدا بنێن بۆ شەهیدانی هەموو کوردستان نەک ئەمە ڕۆژی فلان شەهید ڕۆژی فلان پارچە ڕۆژی فلان حیزب ئێمە شەهیدێکی گەورەمان هەیە کە ناوی شەهید ڕۆستەمی فەرروخزادی کرماشانی وەزیری جەنگی ساسانی ساڵی 1636 زاینی شەهید بووە پێویستە ئەوە بکرێتە ڕۆژی شەهیدانی کوردستان بۆی خەڵک بزانێ ئێمە چ مێژوویەکی دوور و درێژ و چ دیفاعێکمان هەیە لە خاک ڕۆستەمی فەرروخزادی کرماشانی وەزیری جەنگی ساسانی لە دەشتی ڕۆستەم کە ئێستا پێڵەن سەهل القادسیە لەوێ شەهید بووە پێویستە هەموو شەهیدانی کوردستان ڕۆژێکیانە بێ پێویستە هەموو هێزی چەکداری کوردستان ڕۆژێکیانە بێ پێویستە هەموو ناسیۆنالیزم ئەمە وردە ئاوا کۆکرێتەوە قەت هەبووە کاک فەرهاد بیست بێت کە ئازێکی حەزبی هەبوو بێ بڵێن کوردانی ڕۆژهەڵاتیان ئەو حەزبی ڕۆژهەڵات جگە لە مڕاعاتکردن و مەسلەی دۆخەکە ئەوانە میان بڵێن با دژاتیان بکەین یان ڕقمان لیان بیان لە سلێمانی خەڵکان بدەن ئێستا مەسەلەن باش باشکرایڵم لەو تەلەڤیزۆنەوە مەسەلەن من یەکێکم لە پێشکەشکارەکەن قەت نەبوو شتێکی ئاوهاوکەی ئازێک بۆ من بێ بەس هەمیشە وتوانە مڕاعاتیان بکەن ئاگاتان لیان بێ ناکرێ من لێرە کابرا هاان بدەم شەڕەکە لەسەر نەوتە دۆناڵد ترەمپ ئەوێت بیان کاتە سوتەمەنی من کۆڵبەرێک لە بەفران ڕقە بێتەوە بە گولە شەهید دەکرێت جەرگم ئاژێ من دیسان بیان بێم لێرە هاانیان دەم لێرە لە پشتی کۆمپیوتەر و فەیسبوک و لۆ نازانم مۆبایلێکەوە بڵم بڕۆن یاڵە هجوم بکەن خۆتان دەم بە کوشتەوە کوردایەتە کوردایەتی ڕەنگە بەشێکی لە عقڵا بێوانە نەک لە عاتیفەیە بێت نه من جەنابی مامجلال یادی بەخێر خۆم چەند جار باسی شەهید مامجلال باسی شەهیدی کردووە لە لای ئێمە دانیشتە بووین دەستی کردە گریان خۆی بە تایبەتی باسی چوار شەهیدەکەی کرد کە لە کۆماری مەهاباتەواتنەوە
شەهید لای ئێمە لای هەموو کوردێکی شەریف پێگەی تایبەتی خۆی هەیە. شەهیدە و کەسێ لە پێناوی خاک و نیشتیمانە شەهید دەبێت کەم نییە شتیوانە و باشوور ڕۆژهەڵات باکوور یەک لە یەک نیشتیمان پەروەرترن. من ناڵێم باشوور زۆر ئەڵێم هەمووی وەکو یەک نیشتیمان پەروەرە و قەومیە و وەتەنیە و کاری کردو بۆ ئەوە هیچ شتێکی وا بوونی نەبووە نەک لە لای یەکێتی و لە لای سلێمانی لای دیموکرات و کۆمەڵە و پەکەکە و پەیەدە و هەدەپە و پژاک و ئەمانە هەموو حیزبی نیشتیمانین هەموو هێزی نیشتیمانی و نەتەوەیین ئەمانە شەهید تا ئەو پەڕی ئەندازە ڕێز لێ ئەگرن و خەزەڵخان شتێکی کوتوپڕ بوو من خۆم درەنگەم شتانم بیستەکە زۆر کوتوپڕ بوو و ڕۆشنبیرانی سلێمانی خەڵکانی شارەکانی تر خۆزگەیان بوو کە بەشداری هەموو مەراسیم و کۆڕەکەیان کردایە بەڵام لە چەند لاوە پێمان وترا لەبەر دۆخی ئەمنی قەرەباڵغی خۆیان بە ئێمەیان وتووە کاکە خۆمان کەسمان ئاگادار نەکردووە خۆمان نەمانویستەوە کەس ئاگادار بێ بەداخەوە کە هەندێشت بە هەڵە ئەڕوا ئەوەش کێشە نیە چارەسەرە بێ. باش هەڵسەنگانت بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان و عراق فەرهاد با تۆزێ لەسەر ڕۆژ گفتوگۆ بکەین ینی هەندێک گۆڕانکاری کرا پارێزگارێک بە ئیتیفاق درا بە تورکمان ئەمە بۆ چوونە چییە لەسەر ئەم بابەتە کاکەرە ئەمە شوا بواوێ ناکرە کێشێتی سەفقاتی کردووە و خیانەتی کردووە و ئەوانە پێت وایە ئەم بابەتانە خیانەت بێیان کورد ئەبێ سیاست بکە بەڕاستی سەریکە کاکزانە وابزانام 2014 بوو یا 15 بوو من وتارێکم بڵاو کردەوە بە دەنگیش بڵاوم کردەوە ئەڵێم خۆزگە کوردستان ببێتە دەوڵەتێکی سربەخۆ و پێشکەوتوو سەرۆکایەتی حکوومەت بە هەموو وەزیرەکان و سەرۆکایەتی حکوومەتەوە پەرلەمان و زۆربەی ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان مدیر عامەکان هەمویان کلد و ئاشور و تورکمان و فارس و عەرەب بن کە دانیشتوانی کوردستانن. اینجا هەر لەوێش ناوم هێناوە ئەمریکا کلینتن سەرۆکی ئەمریکایە بەڵام ئیرلندیە ئەو مادلین ئۆلبرایت وەزیری خارجی ئەمریکی بوو بەڵام چیکی بوو ئۆباما ئەوە ئەفریقیە سەرۆکی ئەمریکا بوو و کۆندالیزا ڕایس ئەفریقی بوو کۆڵن پاوەڵ ئەفریقی بوو بەڵام ئەمانە وەزیر و سەرۆکی ئەمریکا بوون لای ئێمەش زۆر ئاساییە ئەگەر تورکمانێک یا عەرەبێک حتا ببێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان بۆ نایانی بۆ نەبێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ نەبێ بە سەرۆکی پەرلەمان بەو مەرجەی خزمەتی خاک و خەڵکەکەی خۆی بکا کە لەوەیە یعنی تورکمانێک لە کەرکک خزمەتی کەرکک بکە حەقی ئەجندای وڵاتانی تر و شوێنی تری نەبێ و خزمەتی کەرکک بکە فەرقی چیە لەگەڵ تۆ جیاوازی چیە لەگەڵ من کە من محافزی کەرکک بم عەرەبێک محافزی کەرکک بێ بە شەرتی خزمەتی کەرکک بکە بە دڵ و بەجیان جیاوازی چیە لەگەڵەوەی من بم بەس من تێناگەم لەو جۆرە مزایەدانە یا لەو جۆرە وتارانەی کە بڵاوەکرێتەوە پێم خۆش نییە بچمە ناو باسە وردا ینی بچووکانە ئەوانە باسی بچووکن ئەگەر تورکمانێک ئەبێ بە پارێزگاری کەرکک و خزمەتی کەرکک کات دەستی خۆش بێ من پیرۆزبایی لە یەکەم عەرەبێک خزمەتی کەرکک و سلێمانیەکە من پیرۆزبایی لە یەکەم وەکو نمونانەیە نامانەوە لەسەر ئەمریکا بەڵام تۆ تا دوێنێ دژایەتی پارێزگارەکەتە کرد ئیمڕۆ پارێزگارەکە نەماوەڵی وڵا با ئەو دابنێن ئەمە بڕۆ ناکەم کەس سەیری ئەم قسانە بکە تەعاملکردن لەگەڵ ئەو لایەنە لەگەڵ ئەو حیزبە لەگەڵ پارتی زۆر قورسە زۆر زەحمەتە زۆر بۆ ینی آخر نازانم ینی ئەوان ئەجندای نیشتیمانی و نەتەوەیان نییە هیچ پەیوەندیان بە نیشتیمان و نەتەوە نیە من زۆریشم باس کردووە جاری وای لێ هاتووەڵەمی تر باسیشی ناکەم چونکە بێتام بوو بێلەزەت بوو ینی تۆ هەموو شتەکان لە چاوی بەرژەوەندی شخصیەوە سەیرەکەن بەڕاستی ئێستا یەکێتی سیاسەتی یەکێتیم لەو بابەتە بە دڵا وەکو مەسلەی دۆشا و ماستەکەی لە هاتووە بۆ بینەرانی باس بکەم بەڵێزانی ئەبێ لەگەڵ پارتی تەعامل ئاوا بکەی مناڵێکە بێ بەدایکی ئەڵێ دایە ماستە خۆم ئەڵێ ماست نییە ڕۆڵە ئەڵێ هەرە بێ پەیداکەیت بۆی پەیداکە بە ناچاری ئەڵێ دایە دۆشاوە خۆم ئەڵێ بەخوانیمانە ئەڵێ هەر ئەبێ پەیداکەی دۆشاویشی بۆ پەیداکە ئەڵێ دایە ئەبێ تێکەڵیکەی بۆی تێکەڵەکە ئەڵێ دایە ئەبێ جایکەیتەوە ئەبێ ئاوا لەگەڵی بکەی چونکە تۆ بۆ نیشتیمان ئەو حسابت بۆ ناکە بۆ نەتەوە حسابت بۆ ناکە بۆ عیبە حسابت بۆ ناکە
کاکە کورد زەرەرەکە حسابت بۆ ناکە خۆ قسەمان هەیە لە سەرەوانە چۆن باسی کوردیان کردو چۆن باسی کوردستانیان کردو چۆن باسی بەرژەوەندی گشتیان کردووە ئەمەش هەروەکو ئەوەیە اینجا هەتا هەش بن هەروواکەن بەخوا 100 ساڵی تر ئاوا بێ هەموو ڕۆژێ ئاوا مزایەداکەن و ئاوا باسی بابەتەکان بە ناخۆشی مەسەلەن باسی یەک ریزیەکەن هاوپەیمانەتیان قبول نییە مەسەلەن باسی ژمارەی کورسیەکەن کە تۆ هاوپەیمانەتێکەکەی ئەڵێ نەخێرە و ژمارە تۆش ئەبێ وەکو ماست و دۆشاوەکەی لەگەڵ بکەی ئەبێت تێکەڵی کە و جایکەرەوە ئێستا وایان لێکراوە ئێستا یەکێتی ئاواڵێ بجاشیکەیتەوە دەستیان خۆش بێ زۆر باشە کەواتە ئەبێ هەرێمی کوردستان لەناو ئەو گۆڕانکاریانە ئەو ئالۆزیانە بەرەو کوێ هەنگاو بنێ اینجا من شتێکی بندڵم بە شتێک خۆشە باشە ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە ناوچەکە ئەبێ و ئەش بێت تۆزێک درەنگ و زوو ئەکەوێت ئەو گۆڕانکاریانە پولەکانی دۆمینەکە وتارێکم هەیە بینوسم پولەکانی دۆمینەکە بەڵام کاتی نهاتووە خەمت نەبێ پولەکانی دۆمینەکە هەمووی بە دوای یەکاکەون چونکە ئەمریکا ئەیەوێ سیستمێکی تازەی جیهانی هەبێت هەتا لەو سیستمە تازە جیهانیە ئەوروپا و رووسیا و چینش لێی بێخەبەرن بەڵام ئەمریکا ئەیەوێ سیستمێکی تازەی جیهانی هەبێ ئەو سیستمە تازە جیهانیە بتەکان هەموو ئەشکێن سەفقەکان هەموو ئەکەون پولەکانی دۆمینەکە هەمووی بە دوای یەکە ئەکەون بەڵام تۆزێکی ماوە بتوانین بە ئیسراحەت باسی بکەین یا بۆ کورچی کاک بۆ کوردیش زۆر باشە بێ بۆ کوردیش بەڵام بەو دژایەتی کردن و ناوخۆی و ئەو بەرزنوزمیانە ئەوانە پولەکانی دۆمینەکەن کە ئەڵێمەکەون دوایی ئەوانە پولەکانی دۆمینەکەن ئەزانی چۆن کورد هەتا بێ سەرکەوتوترە بێ هەتا بێ سوودمەندترە بێ لە گۆڕانکاریەکان چونکە ئەوەی کە لە ڕابردووە بناغی سایکس بیکۆی دانا و سایکس بیکۆ ئەم زیندانە گەورانەی دانا کاکە زانا کاتی خۆی کە سایکس بیکۆ قبوڵی کردو عێراق دروست بێ عێراق ڕەنگە 2 میلیۆن بوو بێ ئیستا 30 میلیۆنە کاتی خۆی سایکس بیکۆ ڕازی بووە ئێرانی دروست کردووە ئێران ڕەنگە 10 میلیۆن بوو بێ ئیستا 93 میلیۆنە تورکیا ڕەنگە 10 میلیۆن بوو بێ ئیستا 90 میلیۆنە سووریا ڕەنگە 3 میلیۆن بوو بێ ئیستا 20 میلیۆنە ئەمە گۆڕانکاریەکی زۆر ڕوویداوە لە نەخشەکەی سایکس بیکۆ ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل و ئەمانە تێگەیشتن نابێت دەوڵەتێکی گەورەی وەکو ئێران و عێراق و تورکیا و سووریا خاوەن اقتصاد و ئابوووریەکی گەورە خاوەن ڕیسۆرس و سەرچاوەیەکی سروشتی گەورە بۆ بە 90 میلیۆن و 80 میلیۆن و 100 میلیۆن کابرایەک پەیدا بێڵێ هوفوویەکی پیاکە هەموو ئەو 100 میلیۆنە دوای خۆیەخا ئەوڵێ ئەمە ڕمێنم و ئەوڵێ ئەمریکا ڕوخێنم و ئەوڵێ شەیتانی گەورە و ئەو ئەڵێ نازانم چیەک ئەمە نابێ ئەبێ ئەمانە بخرێنەوە قاڵبەکەی خۆیان کاتی خۆی سایکس بیکۆ ئەم خەتەرە نەبوون ئیستا بوون بە خەتەر لەبەرەوە سیستمی نوێی جیهانی ئەمانە قوبوڵ ناکە ئەبێ ئەمانە بکەون وەکو پولی دۆمینە بە دوایەکە باش باسی ئەوە کرا دۆناڵد ترەمپ بچی کورد لەو وەکوی جەنابەت وتت ڕقەمێکی گەورە بوو بەردەوام دۆناڵد ترەمپ باسی کرد مەسەلەوە لە کۆنگرە و ڕۆژنامە کورد بە ڕقەمێکی زۆر گەورەتریش وتی چەکم داوە بە کوردەکان بەڵام لای خۆیان گلیان داوەتەوە من ئەو دقەیە زانیم چێ وەری گرتووە لە دڵی خۆمتم بەخوا ئەوان وەریان گرتووە بەس دەرکەوت باش بوو پێ دوای چێ وەری ێ کوڕەکەی کاک مەسعود خۆی وتی کاکە لای ئەمەیە لە مەشجەبەکانە دامانناوە بەس ئەیان دەینەوە یان باش مهم خۆیان وتیان لای ئەمەیە ئەوەی کاک بافڵوتی لای ئەمە نیە بە ڕۆژنامە من هەر ئەو کاتە کە ترام وتی کوردەکان چێکیان بردووە وتم ئەم پەنەکە هەمیسانەوە پەنەکەیان داوە ینی چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ هەم ڕعات ینی هەم بۆکو باڵانس ڕاگرتە لەگەڵ نێوان ئێران و ئەمریکا من ئەڵێم کورد سەلامت بێ بە ڕقەمە گەورەکە بمێنێت زۆر باشە تا ئێستا زۆر باشاتووە هەم کوردانی ڕۆژهەڵات بە هۆشیاری و هەڵسو کەوتیان کردووە هەم کوردانی باشوور و هەرێم و ئەوە بە حەکیمانە هەڵسو کەوتیان کردووە وەکوڵێن کەنگروماس بەوادەی خۆی هەر شتێ بێ لە کاتی خۆیان بێ و هەر شتێ بێ بەهێمنی بێ و هەر شتێ بێت لە سۆنگەی بەرژەوەندی گشتیەوە تەماشا بکرێ و چەکیش هەر بێ ئەوەی کە چەکی بردووە بێ بیداتەوە بە خاونەکە ئێمە نەمان بردو زۆر باشە کاک فەرهاد کەواتە بۆ پێکهێنانی کابینەی نوێ بۆ خزمەتکردنی خەڵک زۆر قسە و باسە سەر و بابەتە ئەکرێ ئەبێت جۆرە ڕێکەوتنێکە بێت جۆرە حکومڕانیەک بێ بۆی ئێمە لانیکەم خەڵکەکەش لەگەڵ ڕەوڕەوەی سیاسی بچێتە پێشەوە
زۆر جار کابراڵێ تۆ باسی چ گۆڕانکاریەکە من بڵێ غازم نییە لە ماوەی پێشوو یا مەسەلەن بەنزین لە کاتێک کە باسی ئاوەدانکردنەوەکەن چالاکیەکەم بیرەکەوێتەوە گۆپتەپە شەڕێکی زۆر گەوری تیاکرا گۆپتەپەی سەرجێ شەید سابی ڕەسوڵ و مام ڕۆستەم و جەماعەتێکی زۆر بوون زۆر نەبوون بە جۆری شەڕەکە بەڵام شەڕێکی زۆر گەورەکرا ئێمە چالاکیەکەمان نووسیمان گۆپتەپە وێرانەکەن بەڵام جوانتری دروست دەکەینەوە هیوادارم حکوومەتێک لە کوردستان دابنرێ کوردستان جوانتر دروست بکاتەوە ئەوەی کە کراوە کەمە ئەوەی کە کراوە کەم و کورتە ئەوەی کە کراوە نازانستیە بەشێکی پێویستمان بە بەنداوە پێویستمان بە کارەبای تەواوە پێویستمان بە کشت و کاڵی تەواوە کە ئەمنی خواردن ئەمنی غیزایی بۆ کوردستان پشت بە هیچ دەوڵەتێک نەبەستێ پێویستمان بە کارگە و فابریکەیە پێویستمان بە وەرگرتنەوەی ناوچەکانی 140 و خاکە داگیرکراوەکانە حکوومەتێک بێتە سەرکار کە حکوومەتی کوڕ و باوک و حکوومەتی خزمەکان و ئەوە نەبێ حکوومەتی نەتەوەیەک نیشتیمانێک بێ حکوومەتی هەموو خەڵکی کوردستان ئەجینا دۆخەکە باشە بۆ کرد ئەگەر مەسەلەن تۆ هەندێک کەم و کورتی و هەندێک بچووک سیرکردن هەندێک جار بەڕاستی تۆ سیرەکەی کابرا چەند حەزبێکی گەورەش بێ بچووک سەیری بابەتەکانەکە تێگەیشتێکی بچووکی بەڵێ ئەزانی ئەگەر ئێمە ئەگەر ئەو کەسانی حکوومەت پێک دێنن وەکو نەتەوە نیشتیمان بیر بکەنەوە حکوومەتێک دانێن بە کەڵکی نەتەوە نیشتیمانەکە بێت بەڵام ئەگەر کەسانێک بچن کوڕ و باوک حکوومەت دابنێن بۆ نمونە ئەگەر کەسانێک بچێ وەکو خێڵ حکوومەت دابنێەوە خزمەتی نەتەوە ناکە خزمەتی خێڵەکەکە خزمەتی خێزانێکەکە ئەگەر ئێمە حکوومەتێکمان پێویستە کە خزمەتی نیشتیمان و نەتەوەیەک بکە ئەگەر وا بێت ئەوە حکوومەتی نیشتیمان و نەتەوەی ئێمە و هەرێمی ئێمەیە ئەگەر واژ نمێن نە هەرێمی ئێمە و نە حکوومەتی ئێمە لەو دۆخە بە بەراورد لە سەردەمی شاخچیت بیرەکەوێتەوە کاک فەرهاد لەگەڵ ئێستا سەردەمی شاخ مەبادی و بیر و باوەڕ هەبوو ئەو ئومێد و هیوایە هەبوو مەسەلەن ڕۆژگارێک بێستا لە ڕۆژاوای کوردستان جۆرێک لە خۆبەڕێوبەری هەیە لە باشووری کوردستان هەروە ئێمە لە شاخ خەومان ئەبینی بە سربەخۆی کوردستانەوە ڕاستە و هەرچی کارێکیش هەر کوردێک بیکە ئاچێتە خانەی خزمەتکردن بۆ سربەخۆی کوردستان ئەگەر ناوی حکمی ذاتی بێ ئەگەر ناوی فیدراڵی بێ ئەگەر ناوی کۆنفیدراڵی بێ هەرچی بێ لە کۆتایەکەی ئەچێ بەرەو سربەخۆی کوردستان بۆیە دوژمنانی کورد نایەنەوێ کورد مافێکی بچووکیش وەرگێ ئەڵێ تۆ مافی ڕۆشنبیریت بدەمێ بەیانی داوای حکمی ذاتیەکەی حکمی ذاتی وەرەگری داوای فیدراڵێکی فیدراڵی وەرەگری داوای کۆنفیدراڵێکی کۆنفیدراڵی داوای سربەخۆیەکەی ئەمە هەنگاو هەنگاو پلیکانەکەی بەرەو سەرەوە بەڵام ئێمە لە شاخ بە تەمای حکمی ذاتیەک بووین کە لە سلێمانی و لە هەولێر و لە کەرکک و لە چۆچۆ پارێزگارێکی کورد هەبێ و ئاوێن و دەست بشۆ بەڵام هەلومەرجێک هاتە پێشەوە دنیا وا کەوتە سەرگازی پشت دەوڵەتانی گەورە وا پشتیوانی کوردستانیان کرد کە ئێمە گەیشتینە فیدراڵی و کۆنفیدراڵیش پێش ڕیفراندۆمە بەزمەکەی پەنەکەی ڕیفراندۆم ئێمە کۆنفیدراڵیمان هەبوو چونکە فیدراڵی نابێت تۆ عیلاقاتی خارجیت هەبێ نابێت تۆ جێیشی خۆتت هەبێ نابێت تۆ سامانی سروشتی دەست لێ بدەیت ئێمە لە پێش ڕیفراندۆمات دەستمان لە هەمووی دابوو هەموویمان هەبوو بەڵام بچووکیان کردینەوە گەڕانێنینەوە بۆ دواوە بەڵام ئەوەی کە کورد خەوی پێوە بینێ هەموو کوردێک تەنانەت با قسەی جواب بکەم پێم خۆش نێ بیڵم تەنانەت جاشەکانی کورد خەویان بە ئازادی کوردەوە بینی ئەوەی کە ئەڵێم جاش بۆی خەڵک بزانێ ئەجینا حەز ناکەم ئەو ناوە بێنم چونکە جاشەکان زۆریان ئینسانی باش بوون زۆربەی ڕەهایان ئینسانی باش بوون لە ناچاری بوو بوون بە چەکداری حکوومەت بۆیە خەوبینینی ئینسانی کورد ئاساییە بە سربەخۆی و بە دەوڵەتەوەیە ئەمە دوژمنان نەیزانن ئەگەر خۆمان نەیزانین هیوادارین کە دەوڵەت و حکوومەتێک بۆ کوردستان بێتەدی کە لە قاڵبی خێزان و خێڵ و بنەماڵە و کاک و کوڕ و باوک دەرچێت بچێتە قاڵبی نەتەوە نیشتیمان بۆ ئەوەی هەمومان ڕازی بین پێی حماسەتێکی گەورەی نیشتیمانی نەتەوەی هەیە ئەنی ناکرێ مە نادیدەی بگرین لە ماوەی ڕابردوو بۆ شۆڕشە ڕۆژاوا بینیمان بەڵام مەسەلەن چی بەو گەنجانە ئەڵەی کە بە هیوا ئومێدەوە بژین بۆ داهاتوو لە کاتێکا و جەنابەت فەرمووت ئێمە لە شاخ ئاوا بیرمان کردوەوە ئێستا ئەبێ لە شار خۆم لای کاگنووشوران واستا بووم یادی بەخێر مامجلال و کاگنووشروان جووتە سەرکردەی نمونەیی کوردن بە هەموو کەم و کورتەکانیانەوە کەم و کورتی هەیە بە هەموویەوە نمونەین دکتۆر قاسملۆ ئیحسان نووری پاشا نەهری پیران سمکۆ بەڕێز جەلان ئاپۆ ئەمانە خەڵکی ئاسایی و سەرکردەی ئاسایی نەبوون ئەمانە هەموو پیاوی گەورە بوون لە بەرگەڵ و لای کاگنووشوانە وەستا بووم لە سیارەکەی دابەزی سێریکی ئەو دۆڵی کردوتی خۆزگە نەمردمایە کورد دەوڵەتێکی هەبە بەقەد ئەم دۆڵە
لەبەر ئەوە هەموو کوردێک خەو بەسەر بەخۆی و ئازادی کورد و کوردستانەوە بینێ هەندێ هەڵس و کەوت یا هەندێک کەس یا هەندێ لایەن هەیە ئەمە خاوەکەنەوە یا دوایە خەن زۆر بەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمە بەرەو پێش بچێ چی بۆ گەنجان و لاوانەڵی مەسەلەن بۆ ئەوانەی کە ڕەنگە ڕوودا و قورسەکانیان نەبینی بەرچەندە و ماوەی نوکتەیەکیان دروست کرد بۆیانوت ئیتر باوکمان چیتر بۆی نییە بڵێ ئێم لە سەردەمی ئێمە تۆپباران هەبوو بردومان هەبوو ئەڵێ ماموو شتێکمان بینی هێمەش کۆرۆنامان بینی موشکباران درۆنمان بینی ئەڵێ ئێمەش جیلێکی وەکو چۆن ئەڵێ زەحمەت دیدەین من پێم وایە 50 ساڵی داهاتوو 100 ساڵی داهاتوو اینجا ناسیۆنالیزمی کوردی ئەتوانێت لە خۆی تێبگا و بەهێزە بێ ئەو کاتە ینی داهاتوو ناسیۆنالیزمی کوردی ئەوەندە بەهێزە بێ ئەوەندە بتەو ئەبێ ئەگەر ئێمەش وەکو دەوڵەتانی تر کارەساتەکانمان بکەین بە پەیکەر بیکەین بە ڕۆمان بیکەین بە فلیم بیکەین بە پەیکەر لەسەر جادەکانە داینین مێژووەکەمان ببین لە مەکتەب لە مەدرسە لە خوێندگا مناڵ بیخوێنێ ئیستا ئێمە مێژومان ناخوێندرێ لە مەکتەب لە سەدا دەی جینۆسایدی ئەنفال نییە یەزدیەکان جینۆسایدی یەزدیەکان ئەمانە هیچی نەخراوەتە مەکتەبەوە نەخراوەتە بەرنامەی مناڵەوە ساسانیەکان ئەشکانیەکان مادەکان نەخراوەتە بەرنامەی مەکتەبەوە لەبەرەوە ئەبێ ئەمانە هەموو کاری لەسەر بکرێ تا نەوەکانی داهاتووی کورد لەسەر پێیان بتوان بوەستن و کوردایەتی لەم قۆناخە هەتا سربەخۆیی ڕەخنەگرەکان باگوێ بزان نەڵێم چی کوردایەتی هەتا ئەگاتە سربەخۆیی هەتا ئەگاتە هەموو ئامانجەکانی هەتا تێر و پڕ ئەبێ تەشەبعەکە کوردایەتی مرۆڤایەتیە چونکە بە تەحسیل حاصل 150 ملیۆن کورد ئیستا هەیە لە دنیا بەلای کەمەوە ئەگەر وەکو توخم حسابی بکەین کوردەیە نازانێ کووردە مەسەلەن من نمونەت بۆ دێنمەوە DNA ئەڵمانی ئەڵێ لە 180 بەغا عەرەبە لە 180 بەغداد عەرەبە ئەی باقیەکەی کێیە ڕەنگە لە 110 کلد و ئاشور و ئەوانە بێ بەڵام باقیەکەی کووردە من پێ دەڵێم کە بەغدا و بەسرا و ئەنبار کورد دروستی کردووە من کتابم لایە بەڵگەم لایە بڕۆ سەیری ئای بکە بزانێت چێ دروستی کردووە بۆیە لە داهاتووە کوردایەتی بەهێزە بێ ئەم خەڵکە ئینسانن کە تۆ هەوڵ بدەیت بۆ ڕزگاری خەڵک کوردایەتی یعنی هەوڵدان بۆ ڕزگاری کورد باشە کە کورد خۆ ئینسانە وانە کەواتە کوردایەتی ئینسانیەتە بەڵام کورد گەیشتە هەوارەکانی خۆی و سنوورەکانی خۆی و سربەخۆیەکانی خۆی ئیتر کوردایەتی پێویست ناکە تۆ بێ ببیت بە بەشێک لە مرۆڤایەتی و خەبات بۆ مرۆڤایەتی بکەیت ئێستا شۆ بەڕێز ئۆزەلان بانگەشەی بۆکە بۆ بابەتە دووامە سروشتی وایە ئێمە کوردین هەتا کورد و کوردستان سربەخۆ بێ وەگاتە مافەتەوەی نیشتیمانیەکانی خۆی لە دوایەوە بێ خەبات بۆ مرۆڤایەتی بکەیت بەڵێ دوا سەرنجی کاک فەرهاد لەو بەرنامەیە لێرەوە هەتا هەموو کونج و کەلەبەرێکی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە ماکۆوە هەتا بلوجستان هەتا تاران کە کوردستانە لای من هەر هەمووی سڵاو و ڕێز و چاویان ماچەکەین بزانن ئێمە هەر کوڕەکەی جارانی ئەوانین ڕێز فەرهاد سەنگاوی نووسەر و پێشنەکەی دێنێت خۆشەویستانی کورسات دیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ